بەخێرات سەرچاو زۆر بەخێر بێ بەڕێزیت بەخێراتی سەرچاو کاگومێت بۆ بیرتان لەوە کردەوە ڕێکەوتن لەگەڵ یەکێتیدا بکەن دووبارە سوپاسی جەنابت و سڵاویش بۆ بینەرانی کورسات طبعاً ئێمە پێش ئەوەی کە لەگەڵ یەکێتی نیشتیمانی کورسانە بیر لەم ڕێکەوتنە بکەینەوە پرۆژەیەکی خۆمانمان هەبوو و ڕامان گەیاند کە ئەم پرۆژەیە بۆ گەڕانەوەی هاوسەنگ و شەراکەتی حەقیقی بوو لە هەرێمی کورسان بۆ ئەوەی ئەم کابینێ بێ بە کابینێکی خزمەت گوزار سەرەتا برایانی یەکێتی پێیان وا بوو مەسەلەن لەگەڵ پارتیا وەکو جاری جاران ئەتوانن ڕێک بکەون بەڵام خۆشبەختانە قیادەی یەکێتی لەوە تێگەیشت کە پارتی شەراکەتی حەقیقی ناکات بۆیە پرۆژەکەی ئێمەیان پەسەند کرد ئەوەی کە گوزەرا بینیتان ینی سەرۆکی یەکێتی نیشتیمانی کوردستان لە ڕێگای ڤیدیۆیەکەوە ئاماژەی بۆ کە ئێمە دێینە پێشەوە پەسەندیان کرد مەشروعەکە تاوتوێ کرا من خۆم ئەندامی وەفدی دانووسان بووم لەگەڵ شاندی یەکێتیە ناوەڕۆکی پرۆژەکەمان ڕوون کردەوە خۆشبەختانە گەیشتینە پرۆژێکی هاوسەنگ کە ناوەڕۆکەکەی جگە لە خزمەتکردنی خەڵک یعنی بە یەقین ئەمەد پێ ئەڵێم هیچ بەرژەوەندیەکی حزبی نەبوو یەکێتی نەبوونەوەی نوێتیانە خۆشتان دوایی ڕێکەوتنەکە بەشێکی ئەبینن لە میدیاکان بڵاو دەکرێتەوە دوای ئەوەی کە پەسەند دەکرێت کاکەڕانکۆ منەمەوێ بینەرانی کورسات و هەرێ خەڵکی هەرێمی کورسان بەگشتی شتێکی بیزانن نەوەی نوێ پێشەوەی لەگەڵ یەکێتی هاوپەیمانی بکە چەند جارێک زیاد لە 10 جار پەیوەندی کراوە کە ئێمە لەگەڵ پارتیا هاوپەیمانەتی بکەین پارتی داوایەکردون باڵێ بە حتمی هەم پێش ئەوەی کە سەرۆکی جوڵانەوەکەمان زیندان بکرێەوە ناو زیندانیش لە ڕێگای چەند برادێکی ناو جوڵانەوەکە پەیوەندیان پێوە کراوە کە پارتی دەیەوێت لەگەڵ ئێمە هاوپەیمانەتی بکە و یەقینیش ئەماڵێم ئێمە ئەگە لەگەڵ پارتی هاوپەیمانتیمان کردە لە بەرژەوەندی حزبیە پۆستی زیاترمان ئەبوو لەمەیەکی ئێستا ئەگەر بڕیار بێ بچینە حکومەتەوە وەری بگرین یعنی ئێمە لەگەڵ پارتیە داوایان کرد کە 6 وەزارەت و نزیکەی 50 ڕاوێژکار و با بڵێین مدیر عاممان پێ بدرێت لە کابینەکەیە نەمان کرد لەبەرەوەی پێمان وایە کە پارتی بەپێی تەجروبەکانی ڕابردوو جدی نییە لە با بڵێن لە شەراکەتی حەقیقی و بەردەوامیش پێی وایە ئەو ئەبێ برا گەورە بێ و خەڵکی دیکە دەبێت لە خوارەوە دانیشن خزمەت بە ئەجندا و فکری ئەو بکەن بۆیە خۆشبەختانە قیادەی یەکێتی پرۆژەکەی پەسەند کردووە ئێستا ئێمە گەیشتنەتە قۆناغی کۆتایی کە قرارە ئینشاءڵڵا چەند کاتژمێرێکی دیکە لە شاری سلێمانی ئەو ڕێکەوتنە ئیمزا بکرێەوە کە ئیمزاشکرا دەیبینی کە ناوەڕۆکەکەی جگە لە بەرژەوەندی خەڵک هەر بە ناوەکەشیا دیارە ینی هاوسەنگی و بژانەوە واضحە هاوسەنگی بۆیە بۆ گەڕانەوەی شەراکەتی حەقیقی بێ و حتمەنیش بژانەوەکە بۆیە کە حکومەتێکی خزمەت گوزار بێ باشە پێتان وایە ڕوئیە یەکێتی بۆ حکومڕانی جیاوازە لە پارتی دیموکراتی کوردستان بۆ ینی دەڵێی لەگەڵەوەنداوان تێگەیشتیان هەبوو بۆ ناوەڕۆکی خواستەکانیەوە داواکاریەکانیەوە کە وەکو دەڵێی ئەم خواست داواکاری سەیکە منمە تۆزە سەریح بم ینی یەکێتی ئێمە نەشمان شاردۆتەوە بە حزوری سەرۆکی یەکێتیش لە کۆنگرەی ڕۆژنامانیەوە و تومانە یەکێتی لە ڕابردووە حکومڕانیکی خراپی کردووە لەگەڵ پارتیە لە 30 ساڵ 30 ساڵ بەڵام خۆشبەختانە یەسەیەکێتی لەوە تێگەیشتووە کە ئەم شێوازە حکومڕانیە لە هەرێمی کوردستان دەبێت بوەستێ طبعاً کاکە ڕاگۆ من ئەمە یەک شتێکەکەی بیڵم لە ساڵی 1992ەوە لە دوای تەشکیلکردنی یەکەم کابینی حکومەتەوە قەت پارتی زۆرینەی کورسیەکانی پەرلەمانی کوردستانی نەبردووە ئیلایان ئەوە تا ڕەحمەتی مام جەلال بە جۆرێک لە جۆرێک ینی چۆتە ژێرباری داواکانی پارتیەوە و چەند مەرحەلەیەک وای کردووە پارتی بەردەوام خۆی وا نیشاندا کە یەکەمە و هێزەکانی دیکەی کردووە بەوەی کە بێن شەریک بن بە پێی و پشکی کە هەتانە لە 92 هەتا ئێستا پارتی زۆرینە نەبووە بەڵام بەردەوام هەموو پۆستەکانی لابوو ینی ئەمە ئێستا یەکێتی لەوە تێگەیشتووە ئەمە بێ بوەستێنرێ و ئەمە ئێستا هێزیکی دیکە هەیە کە سێمی هەرێمی کورسانەوەی نوێە ئێستا ئێمە و یەکێتی پێکەوە کورسەکانمان بەقەت پارتیە ئێستا یەکێتی لەوە تێگەیشتووە دەبێت ئێمە شەراکەتی حەقیقی بکەین و نەکەرەوە دەبێت بەقەت پارتی پۆست وەرگین کاکە ئێمە لە هەرێمی کوردستانە سەرۆکی هەرێم سەرۆکی حکوومەت سەرۆکی ئەنجومەنی ئاسایش پەیوەندیەکانی دەرەوە هەمووی لای پارتیە لە کاتێکە سەرۆکی ئەنجومەنی دادوەری بەداخەوە ئێستا پارتی بە عورف و بە قانون و بە یاسا و بە هەڵبژاردنیش خاوەنی 39 کورسیە
تۆ ناکرێت داوای 80% پۆستەکان بکەی لە 120شی وەکو خێربی بەخشیتەوە یعنی ئەمە ئەبێ بوەستێنرێ و ئێستا وەکوتم ئێمە بەقەت پارتی داوای پۆستەکەین و لە ناوڕۆکی کۆ با بڵێن ڕێکەوتنەکەشە باسەوە کراوە کە دەبێت شەراکەتی حەقیقی هەبێ دەبێت ئەو پۆستانی وەردەگیرێت بە کامل دەسەڵاتەکانەوە وەربگیرێت بۆی بتوانین خزمەت بکەین بۆی بتوانین زوونێک لەسەر حسابی زوونێکی کە فەرامۆش نەکرێت خەڵکانێکن لە ناوچەیەکی دوورە دەستی پێنجێنیان چوزانم شوێنەکە فەرامۆش نەکرێت لە حسەر حسابی ناوچەیەکی دیکەی دەسەڵات دواتر لە کاتی هەڵبژاردە بۆ خۆت بەکاری بینیتەوە بۆیە ینی سوپاس بۆخوا کە ئێستا ئێمە گەشتنەوە قۆناغی کۆتایی و دڵنیای شتەکەمەوە ئەم ڕێکەوتنە ئینشاءڵڵا کە بچێتە بواری جێبەجێکردنەوە و حکومەتەکە بەو شێوەی کە ئێمە ئەمانوێت تشکیل بێ بە دڵنیاوە پێتەڵێم خەڵکی هەرێمی کوردستان مستەفیدی یەکەم ئەبێت پشت بەخۆ باشە کاکمێ زۆر جار یەکێتی نیشتیمانی کوردستان دەیوت کاکە نەعەدالەتی هەیە ئەو پارێکە حکومەت دەستی دەکەوێت بۆ خۆی دەوا بۆ ناوچەکان پارتی دیموکراتی کوردستان لە بەشەکەی خۆی و لە زۆنەکەی خۆی بەداخەوە دەڵێن ینی زیاتر بۆ ئەوێ بەکاری دێنێ پارەی حکومەتی نەموو خەڵکی کوردستان بەڵام لایەن ئۆپۆزیسیۆنەکان بەنەوەی نوێشەوە ینی میشە ڕەخنەکانیان بێگ ئاراستە بۆ یەکێتی پارتی بوو ئێستاندێک هێزی دیکەش هەن ینی دان بۆ دادەنێن دەڵێن بەڵێ جیاوازی کراوە ئێستاکە لە دۆخەکەدای نەزمم جیاوازیە دەکەین بە ئەکیدی بە سێ شتەیە کاکەڕاکۆ ئێمە پێشووتر کە هەمان حیسابمان کردویان خیتابمان بەو شێوازە بووە لەبەر ئەوە بووە کە یەکێتی خۆی قبولی بووە ئەو شێوازە حکومڕانیە کاتێک کە تە قبولتە ئێستا ئێمە کە ئەڵێن ڕێکەوتنەکەین و قبولمان نییە یەکێتیش ئەڵێ قبولمان نییە وەستاندوێتی پرۆسەکە بۆیە ئەم ئەجندایان ئەم شێوازە بیرکردنەوەی قیادی ئێستا یەکێتیمان پەسەندە پێمان وایە یەکێتی ئێستا لە حاڵەتە تێگەیشتووە لە چەند ساڵی ڕابردووە لەگەڵ ڕێزمە سەرکردایەتی یەکێتی بە هەر هۆکارێک بوو بێ یعنی چۆتە ژێرباری هەموو داواکانی و هەموو ئەو کێشانی لە هەرێمی کوردستان بووە و کە پارتی سەبەبی ڕئیسی بووە خستوێتە سەرشانی خۆی بەبێ هیچ هۆکارێ بەبێ هیچ بەرامبەرێ کە ئێستا قیادە یەکێتی لەمە تێگەیشتووە جۆرێک لە جۆرەکان گوناحتەگا بڵێ وانە ئێستا یەکێتی دەڵێ ئێمە شەراکەتی حەقیقیمانەوێ ئێمە لەگەڵ نەوەی نوێیە ئێستا زیاتر لە 40 کورسی نزیکەی بوونێتەوە لە 42 کورسی ئێمە بەقەت کورسەکانی خۆمان و بەقەت کورسەکانی پارتی مامەڵە لەگەڵ ئەم حکومەتەکەی و داواشمان لەلایەنەکانی دیکە کردو بێن ئەو شێوازە پۆسانی دیکە ئایانەوێ تایە بە شەراکەت بەشداری بن واتە پێشووتر خیتابێک هەبووە هۆکارەکەی ئەو بووە کە قیادەی یەکێتی خۆی چۆتە ژێرباری داواکان بەڵام بە فعلی ئێستا یەکێتی لەوە تێگەیشتووە لە ڕابردووە شەریکێکی حەقیقی نەبووە تەنها ئەوەیە چۆتە ژێرباری ئەو مەسئولیەتەوە و ئێمە ئەوش ماوت و نشمان شاردوێتەوە ئێستش ئێڵێنەوە لە 30 ساڵی ڕابردووە بەقەت پارتی یەکێتی مەسئولە لەسەر ئەو شێوازە حکومڕانیە لەبەرەوەی خۆی قبوڵی کردووە ئێستاش کە قبوڵی ناکاوانە دەستخۆشیان لێکن وا لەگەڵانە چونتە پێشەوە بۆی هاوپەیمانەتی یەک دروست بکەین باش ئەم قبوڵ نەکردنە ئێستەی تر ئێستا پێکەوە یەکێتی نەوەی نوێ تا کوێ دەڕوا پارتی دەڵێ وەرن بە پەرلەمان کارا بکەینەوە مە داوایەکی واقعیە دەڵێ وەرن بە پەرلەمان کارا بکەینەوە خۆ لە ئاساسیشدا هەر لە پەرلەمانە حکومەت هەڵدەبژێردێ کاکە ئوستاز ئەلێ ئەگەر یەک جار تۆ منە خەڵەتان خوا تۆ بگرێ بەڵام دوم جار خەڵەتان مخوا خۆم بگرێ پارتی داوایەکە کا داواکەی ئەجازیە یعنی پەرلەمان هەڵوەشێنێتەوە ئەی پەرلەمان کارا بکاتەوە حکومەتەکەی هەم حکومەتەماوە بە سەرچووی مەسرور بارزانی بەرپرسیار نابێت لەسەر هیچ خاڵێک لە ناو پەرلەمان هیچ فراکسیۆنێک هیچ لیژنەیەک ناتوانێت نەوەزیرێک نامودیر عامێک نا ڕاوێژکارێکی ئەو حکومەتەی ئێستا بانگێش بکاو لێ پێچینەوە لە بکات لەبەرەوەی دەنگ نەدراوە ئەمە یاسایە بە هیچ شێوەیەک بەبێ ئەوەی ینی بەبێ ڕێکەوتن لەسەر شێوازی حکومڕانی و تشکیلکردنی کابینی داهاتووی هەرێمی کوردستان نابێ پەرلەمان کارا بکرێتەوە ئەسڵەن مەترسێکی زۆر گەورەیە ئەو بانگەشەیە بکرێت یعنی ئێمە زۆر بە سەریحی وتمانەوە یەکێتیش لەوە تێگەیشتەوە ئەجزانێت کەوایە ئەمە پلانە پلانێکە دەیانەوێ مەسەلەن پەرلەمان کارا بکەنەوە ئەم بانگێشەیە بانگێشەیەکی سواوە یعنی ئێمە لەوە تێگەین من نازانم بۆ پارتی لە واقعی ئێستای هەرێمی کوردستان تێناگە ئەبێت تێبگات ئێستا واقعێک هەیە دوو هێزەیە بوون بە یەک پاکێج بەقەت ئەو کورسیان هەیە دەبێت شەراکەتی حەقیقی هەبێ ئەم شێوازە خۆڵکردنە چاوی خەڵکەوە وەرە با پەرلەمان کارا بکەینەوە داوامان کردووە سەرۆکی پارتی دەیەوێ مەسەلەن قیادەی کوردی کۆ بکاتەوە ئەمانە هەر هەمووی قسەی سواوە ئەبێت ینی ئەبێ سیاسەتی پارتی بەخۆیان بچێتەوە لەوە تێبگا کە نەخێر داواکان زۆر سەریحن کابینەی داهاتوو دەبێت شەراکەتێکی حەقیقی بێ
دەبێت پارتی بە حەجمی کورسیەکانی خۆی پۆستی پێ بدرێت لەوە زیاتر پێی نەدرێت و دەبێت بەڕاستی ئەوانشی کە بەشدارە بن لە حکوومەتە دەسەڵاتی مطلقیانە بێ هەم لە وەزارەتەکان هەم لە دەستەکان هەم بە شێوازی ڕایشکاری هەموو مدیر پێش زۆر جارەخنە دەگیرا لە نێو حکوومەتدا حکوومەتی سێبەری ژێ لە نێو وەزارەتەکاندا وەزیری سێبەر هەیە ینی وەزیرەکە گەرێکێتی وایە گەرگۆڕانیش وایە مدیر عام هەبووە بەقەت وەزیرەکە دەسەڵات هەبوو نەنە هەر مدیر عام هەبووە مدیری مەکتب هەبووە مدیری نووسنگی وەزیر هەبووە بەقەت وەزیرەکە دەستی ڕۆشتووە پشتی وەستاندووە ئەمانە نابێ بمێنێ بەڕاستی نابێت ئوستاز خەڵک ماندووە خەڵک بێزارە خەڵک تەواو میزاجی تەواو نییە ئێمە ئەسڵەن خەریکە پارتی بەو کە لە ڕقیەی هەموو ئەو هەژمونە سیاسی لە هەرێمەیە ئەیباتە قۆناغێکی زۆر مەترسیدارەوە سەرۆکی جوڵانەوەی نوێنە لە دوایین کۆنگرەی ڕۆژنامەوانیە یان پێش کۆتا کۆنگرە زۆر بە سەریحی وتی ئەم حکومڕانیە یان بەم شێوازە نامێنێ و چاک ئەکرێ یان قوارەکە نامێنێ ئەمە ڕخنی زۆری بەدوادا هات ئەمە مەترسێکی واقعیە یان هەڕەشەیە لەوەی کە یان ئەبێ ئێمە قوبڵ بکەن یان قوارەکە لە ناوە بین ئەزانی سەیکە با ئەمە ڕوون بێتەوە ئوساس جارێ کۆتا بەیاننامەی مەکتەب سیاسی پارتی زۆر بەڕوونیەڵێ ئەڵێ دۆخی سیاسی هەرێمی کوردستان لە مەترسیدایە ئەبێ پەرلەمان کارا بکەین و ئەمە خۆی دەرخەری ئەوەیە کە ئیسەلمێنێت ئەو قسانەی سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ جدین و ڕاستن کاکە ڕاکۆ هەموو بینەران شەبێ ئەمە بزانن ئێمە چواردە ورمان هەموو ئەو وڵاتانی دراوسێ و بەغدادیش ڕێگایەکیان بۆ گوڵڕێژ نەکردوین بەسەریا بڕۆین و بەدڵی ئێمە ئیش و سیاسەتکەن ئێستا لایەن هەیە لە عێراق چاوەڕێوە کاکەم حکوومەتە تەشکیل نەبێەوە ینی خۆی بۆ مەڵازداوە بۆی ئەم هەرێمە جیا بکاتەوە باس لە دوو ئیدارەیەکرێ باس لە دوو هەرێمیەکرێ باس لەواکرێ بە شێوازی ڕاستە و خۆ لەگەڵ پارێزگاکانە مامەڵە بکەین بە شێوەیەکی دایرێکت هەموو ئەمانە مەترسی جدین و ئەمەی کە سەرۆکی جوڵانەوەی نەوەی نوێ وتوێتی قیادەی یەکێتیش ئەیزانێ و درکی پێ کردووە قیادەی پارتیش لە ڕێ بەیاننامەوە باسی کردووە شتێک نییە بشاردرێتەوە ئێمە ئەم حکوومەتی کە ئێستا هەیە 8 ساڵە بەبێ هیچ هەڵگرتنی بەرپرسیارەتیەک حکومەکە گرێبەست ئیمزاەکە بە ئارەزووی خۆی داهاتی ئەم ناوچەیە تەخشان و پەخشانەکە و داهاتی ژێرخان و سەرخانی هەرێمی کوردستان تەخشان و پەخشانەکە ئەمانە هەمووی مەترسی جدین کاکڕانکۆ ئێمە لە دوای 30 ساڵ حکومڕانی هێزێکی زیاتر لە 30 ساڵ هێزێکی یەکگرتووی نیشتیمانیمان نییە خەڵک هەیە لە زاخۆ من خۆم بەرپرسیارەتی حملەی انتخابینەوەی نوێم کردووە لە دوای هەڵبژاردننی کوردستانە لە سنووری دهۆک شەخص هەیە بیرەنەوتی هەیە شخص کوڕی مەسعود بەرزانی هەیە بیرەنەوتی هەیە هێزی چەکداری 10,000 تا 12,000 چەکداری هەیە حیمایە ئەو بیرەنەوتە ئاکە کە بیرەنەوت داهاتێکی نیشتیمانی ئەبێ هی خەڵک بێ نابێ هی شخص بێ ئەمە لای زانیارانە لای بەغدایش هەیە بەغدا نایڵە چاوەڕێ دەیزانێ باڵە بە ئەکیدی دەیزانێ بە ئەکیدی دەیزانێ ئێمە لە ناو کۆبوونەوەی فەرمی لیژنەی نەوتا لە خولی ڕابردووە سۆمۆ دەڵێمە لە ڕێگای قەمەرسنایەکانوانەوە دەزانین هەنی ئەمنی وەتانی نیشتیمانی عێراقی دەڵێمە دەزانین بیرەنەوت هەیە لە سنووری پارتیە لە ژێر دەسەڵاتی شخصایە و لە ناو کۆبوونەوەی ڕسمیە بە وجودی نوێنەرایەتی پارتی کە جێگری سەرۆکی لیژنەی نەوت بووە کاگرێڕۆ ڕەواندوزی لەوێ پیان وتووە ئەگەر وانە بابێت سەر شاشە بڵێوانە توانەکە کە شخص هەیە تاک هەیە کوڕی مەسعود بەرزانێن تەنانەت ناوەکەیشیان وتووە کە خاوەنی بیرە نەوتە ئوستاز ئەمە ناڕوا بڕێەوە ئاوە نایانی تۆ هەر هاوڵاتێکی ئاسایی فەرمانبەرێکی ئاسایی 40 بۆ 45 میلیۆن دیناری لایم حکوومەتە بە شێوی پاشەکەوت هەیە لە ماوەکانی ڕابردووە کوڕی بنەماڵەی بەرزانیش خاوەنی بیرە نەوت بێ و خاوەن ملیارە دۆلار بێت کاگومت ینی باسی لە بەغدا کرد بەغدا ئەوە دەبینین ڕۆژانە هەڵمەتی دەستگیرکردنی گەندەڵکاران ینی خەڵکی وا 50 میلیۆن دلار و 100 میلیۆن دلار لە ماڵەکەی و لە باخەکەی و لە کوون و خوشبنییا دەدۆزرێتەوە یعنی وەکو دەڵێت تا ئێستا ناوی لە کوولەکەی تەڕیشان نەبووە خەڵگەیە دەڵێن دوکانی فەلافلیە بوو ئێستا 50 میلیۆن دلار لە ماڵەکەیە دەدۆزرێتەوە ینی ڕۆژانێک بەشێک لە پەرلەمانتاران بەغدایان نێکردبووینەها بە ئالێکی زۆر جوان دەبێرێم وەک بەغدا بکە هەچ سیرکەن بەغدا چی هەیە موچەی هەیە ژیانی هەیە نەود هەیە نەزەم چی هەیە خۆش دەبینین یعنی کە من پرسیارەوەم کە دەڵێم بەغدا ئەمە دەزانێ و بێدەنگە پێدوانە پەیوەندی بۆیە
پاشەڵی خۆشیان زۆر جوان نییە؟ سیکە ئوستاس ئێمە نابێت مەسەلەن با من نەبمە مۆقعی دیفاعکردن لە بەغا نایشیکەم قەت پێشم وایە ئەو گەندەڵکارانی کە گیراون خەڵکانی زۆر بچووکن زۆر لەوانە گەورەتر هەن و پارێ زۆرتریشیان لایەوە من خۆتەزانی من لە 2013 لە بەغدام چوەکو پامێر چوەکو بەرپرسیارەتی مەسئولیەتی پەرلەمانتاریم هەبووە ئەشزانم و معلوماتی دقیقمەیە کە ئەو پارانەی کە دۆزراونەتەوە زۆر نسبەیەکی زۆر کەمن بەڵام لانی کەم ئەیکەن کاکەڕا لانی کەم ئێستا دەستیان داوەتی لە دوای سی و ئەوەنە ساڵە لە هەرێمی کوردستان تۆ بینیوتە یەک مدیر عام تۆ ڕۆژنامەنووسی بڕۆ بگەڕێ یەک مدیر عام عەزل کرابێت لەسەر دزینی پارە لە کاتێکە هەمومان ئەزانین هەیە یەک وەزیرت بینیوە لێ پێچینەوە بکرێت لەسەر بابەتێک لەسەر پارەیەک دەستەی دەستپاچی هەرێمت بینیوە ڕۆژێک بێتە سەر شاشە بڵێ ئەو مەلەفەم گرتووە ئەمەنە پارە لە کاتێکا ئێمە ئەزانین کە لە سنووری پارتیە و لە سنووری یەکێتیشا لە ڕابردووە چی هەبوو و چی گوزەراوە لانی کەم ئەوان ئێستا دەستیان داوەتێ لانی کەم ئەو ئێستا دێنە سەر شاشە سنگیان کردوێتەوە دەڵێن کاکە ئێمە وا گەندەڵکارانەگرین من لە دوای ئەوەی ئەو شەوە ڕوویدا ینی لانی کەم ئەم حکوومەتەی ئێستای زەیدی مدیر عام ئەترسێ وەزیر ئەترسێ ینی ترسێک دروست بووە خەڵک لەسەر ڕەشوە و بەرتیلەوەی کە لە فەرمانگەکان هەر وڵاتێکی یاساییژە بوو بەرتیل بێ پارە بێ 100% کاریگەریە بێ 100% دڵنیابە ئێستا ڕنگدانەوەی داوەتەوە ناوە مەبەست وەیە ئێمە تەمەنامانەکرد لە دوای سەردانی کاک شاسواری شابۆلای هەم فایق زێدان و هەم هەر چوار سەرۆکایەتێکی عێراق سەرۆکایەتی کۆمار و پەرلەمان و سەرۆکایەتی ئەنجومەنی باڵای دادوەری عێراق ئەمەمان ڕوون کردوێتەوە کە ئەم حملەی کە دەست پێکراوە دەبێت بەرپرسانی هەرێمی کوردستانیش بگرێتەوە و دەبێت لێ پێچینەوە لەوە بکرێت کە لە هەرێمی کوردستانشە ئەم شێوازە گەندەڵیە هەیە و دەبێ ڕۆژێک لە ڕۆژان بە محاسبەی ئەوانە بکرێت کە قوت و ماڵی خەڵکیان خواردووە و پشت بەخواش دڵنیام ینی ئێمە ئەم ڕێکەوتنی کە کراوە باشە یەکێک لە کارە سەرچیەکانی ئەوەیە کە پاراستنی سەر و ماڵی هاوڵاتیان باشە بێنە سەر ڕێکەوتنەکە ینی ئەکرێ بڵێن لەم ڕۆبە دواوە قۆناغێکی نوێی پرۆسی سیاسی لە هەرێمی کوردستانە جیاوازتر دەست پێ دەکات سەری ساعاتەکە دەکەیت ئێستا کاتژمێرێک و نییە ویسمەوە بڵێم ئێستا کاتژمێرێک و 23 دقیقە کاتژمێر 5 قەیمە قەرارە دەست پێ بکەیت تر نازانم چەندێکی ئەوێت تا ئیمزایەکە نیو ساعاتە 45 دقیقە بەڵام توانم بڵێم لە کاتژمێر 6 ئێوارەوە هەرێمی کوردستان دەچێتە قۆناغێکی دیکەوە واتە هەرێمی کوردستان لە دوای ئیمزاکردنی ئەم ڕێکەوتنە پێشی ڕابردووە چۆن بووە لە داهاتوە وا نابێت دەبێت پارتی لە واقع تێبگات دەبێت حکومڕانی لە هەرێمی کوردستانە چاک بکرێت بچێتە خزمەتی خەڵکەوە دەبێت داهاتی ناوخۆ و ژێرخانی ئابووری و داهاتی گومرگ بۆ خەڵک بێت مەحسوبیت نەمێنێت دەبێت بەرپرسیارەتی هەڵبگرێت پارتی دەبێت نەک خۆی فەشەلێناوە لە 32 ساڵ ڕابردووە بیخاتە سەرشانی ئەم و سەرشانی لایەنەکانی دیکە ئێستا حەقیقەتێک هەیە هاوپەیمانەتەکە یەکێتی و نەوەی نوێ بەقەت پارتی کورسی هەیە و داوای سەرۆکایەتی حکوومەتی هەرێمی شەکەین و داوای شەراکەتی حەقیقیەکەین داوای ئەواکەین کە لە باڵاترین دەسەڵاتی هەرێمی کوردستانەوە تا بچووکترین بەقەت پارتی دەبێت پشکمان هەبێ و شەراکەتی حەقیقی گەر پارتی ناتە ژێربارەوە بە تایبەتیەوە داوای سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بکەن یان خۆپاکێت جێ بەرامبەر بەوەی کە ئەگەر ئەوەی نەداشتیکە ئەوە بێگومان پاکێجی دیکە گەر ناتە ژێربارەوە بە تایبەت ئەوان هەر ڕێککەوتنەکەیان ئەسڵان قوبوڵ نییە پێیان وایە ماوەپەیمانێتی یا پەیمانەتیەکی قبوڵێکن قبوڵەکەن واقعەکە هاتۆتە پێشەوە پارتی کە لە ڕقیبکە هیچی کەمتر نابێت لەوەی ڕفراندۆم لەو کە لە ڕقێتی کە لە ڕفراندۆم نەتایجەکانی هیچی کەمتر نابێت لەوەی لە ڕفراندۆمە ڕوویداوە ئەمە خوێندنەوەی خۆتە یان خوێندنەوە نیە معلوماتە ئەوانشەی زانن قیادەی یەکێتیش ئەیزانێ و قیادەی نوێش ئەیزانێ و بەس ئەوەی تایە ئێمە مەسئولانە مامەڵاکەین بە خەڵکەڵین ئەوان نابەرپرسیار لەسەر خەڵک کاریگەریەکەی دەردەکەوێ من دەزانین ئەوەی شانزەی ئۆکتۆبەر بە دواوە وەڕووداوەکانی بەڵێن ڕفراندۆم و ڕۆژانی دواتری کاریگەریەکەی لەسەر زەوی و خاک و دەرەنجامەکەی لەسەر خەڵکی بەژمێنوتی ناوچەجێناوکەکان 100% ئەم کە لە ڕقێتی پارتی بەردەوام بێ بۆ پارتی زەرری دەبیان بۆ خەڵک بە دەرەجەیەک و دواتریش پارتی خۆی تیا زۆر زەرەکە ئوستاز هەموو خوێنی ئەو شەهیدانی داومانە بۆ ئەم قوارەیە بە فیڕۆچێ پارتی بێ لەوە تێبگا و پێشی وتراوە ئەزانی لە ڕیفراندۆم لە 25 پێش 25 بە هەفتەیەک من پامنێر بووم لە بەغدا ڕۆژنووری شاویس و ئەوان هاتن سەرۆکاتی شاندێکیانە کرد
لەگەڵ لایەنەکان کۆبوونەوە لە ماڵی عەمار حەکیم بووین لە ناو هۆڵی با بڵێن لە گەراجی ئۆتۆمبیلەکان کە ئێمە کۆنگرێکی ڕۆژنامەوانی کرا ڕۆژنۆری شاوەی قسەی کرد پێم وابێ ئەو بوو سەرۆکی وەفدەکە باس لەوە کرا کە لایەنەکان ئاگاداریان کردوینەتەوە ڕفراندۆم نەکەین بۆ ئیعلام نەبوو ینی ئەوە قسەیشی کرد بەڵام ئێمە هەر ئەیکەین بەر ڕاگەیاندکارانیان وت ئەو کاتە هەموو دەرەوە و ناوچەکە و هەر هەمووی بە پارتیە وت ستۆپ بکە کاکە مەیکە ئەوەی کە هەتە لە دەستی ئەدەی لە سنووری مادەی 140 کردی و دەرەنجامەکەی شیمان بینی چی ڕوویدا لە هەرێمی کوردستانە ئێستاش هەموو ئەو قیادانەی ئەڵێن کاکە تەشکیل نەبێ حکوومەتی داهاتوو خەتەرە هەم لەسەر قوارەکە هەم لەسەر خودی خۆتان هەم لەسەر تەواوی ئەو ئەزمموی کە هەتان بۆ لە ماوەی ڕابردووە لە قوارەی هەرێمی کوردستانە ئەمە بە پارتی شوتراوە ئەمە بەنەوەی نوێ شوتراوە بە یەکێتی شوتراوە ئێمە لی تێگەیشتوین مەسئولانە مامەڵی لەگەڵاکەین بە خەڵکی ئەڵین خەڵکی هەرێمی کوردستان دەبێ ئەم حکوومەتە تەشکیل بێ بۆ شێوازەی ئێمە ئەمانەوێ بەو شێوازەی کە واقعەکە شەراکەتی حەقیقی هەبێت ئێوە دەتانەوێ خۆ بێ حسابیەوەش بکەی ئێوە دەڵێن کورسەکانمان ناوشەوەی کورسەکانی پارتیە دەبێت دڵیەوانیشی تێدا بێەوە نیە خۆی منەمانە تۆ ئاوتێکین تۆ زانی ئەم ڕێکەوتنە من وتەبێژی یەکێتیش دوێنێ لە بەرنمەیەشی لە نارتی بۆ پێم وابێ زۆر بە وازەحیەڵێ ئەمێڵم هاوپەیمانەتی ئێمە بۆ دژایەتیکردن و فرامۆشکردنی پارتی نییە کێشەکەوەی پارتی لەمە تێناگا پارتی پێی وایە کە ئێمە ئەو ئاوتەکەینیان دەمانەوێت پەراوێزی خین نا ئەوەی خۆی ئەوێ پەراوێز خستن نییە لە 1939 کورسی هێناوە لە پەرلەمانی کوردستان داوای لە 1970 دەسەڵاتەکانەکە ئەوەی ئەو پەراوێز نییە بەس ئێمە دوو هێزی سیاسین هاتوین هاوپەیمانەتیەکمان کردووە ئەوڵە ئێوە بۆ ئەوەیە کە من پەراوێز خن ئەم شتە واقعی نییە ئەزانی ئوستاز پارتی سیاسەتێکی زۆر هاوڵی بانێکە و دووهەوە پارتی لە عێراق خۆی پێنجەم بوو لەگەڵ هێزی دووەمە کە مالیشیە ڕێکەوتنی کرد بۆی محەممەد شیع سوودانی نەبێ بە سەرۆکوەزیران وە کردیشی کەچی ئێستا لێرە هێزی دووەم و سێماتوی ناوپەیمانەتیەکەی نەڵێ مانێ شەراکەتی حەقیقی بێ ئەمانەی هاوسەنگی و بژانەوە هەبێ ئەمانەیە حکومەتێکی خزمەت گوزار بێ ئەمانەوەی بەرپرسیارەتی هەڵگری ئەڵێ ناوەی ئێوە موامەرێ و یعنی خەڵک هەموو یەزانێ هەرچی نوخبەی عێراقی و هەرێمیشێ ئیزانێ ئەمەی پارتیە ئێوێ کەڵگایەتیە ئێمەشۆ کەڵگایەتی قبول ناکەین بەڕاست سپاس دەکەم بەڕێز یاگومێت محەممەد ئەندامی ئەنجومەنی سیاسینەوەی نوێ سپاس بە بەشداریکردن لەگەڵمان بە خێراتی سەر زۆر بەخێر بێت خۆشەویست